ئازیزان و خۆشەویستان لە هەرجێکم سڵاوتان لێبێ و کاتتان باش. ئەمڕۆ لە هەڵەبجەین، لە پایتەختی ئاشتین، تێدێکس ئاشتی لێرە بەڕێوە دەچێت. ئەمڕۆ هەڵەبجە بۆ هەموو گیانی دەسەلمێنێ مەڵبەندێکە بۆ پێگەیاندنی دەیان و هەزاران نەوەی کاریگەر کە ڕۆڵیان هەیە لە کۆمەڵگەدا. ئەمڕۆ لێرین گفتوگۆکەین لەگەڵ میوانەکانی تێدێکس ئاشتی، گفتوگویان لەگەڵ دەکەین چۆن گەشتون بەم ڕۆژە، چۆن ئەزمموی خۆیان دەتوانن بکەنە بنەمایەک بۆ ئەوانی تر کەڵکی لێوەربگرن، سوودی لێوەربگرن. گفتوگوی یەکەممان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا تەحسین حەمەغەریب ڕووناکبیر و وەجهێکی ناسراو لە کۆمەڵگەی کوردیدا. مامۆستا سڵاو لێبێ، سپاس دەکەم بۆ بەشداریکردن لەگەڵمان. هەرکە ناوی سپیکەرەکانم بینی و کەسانی کە قسەکەرن لە تێدێکس ئاشتی کە ناوی تۆم بینی بەڕاستی دڵخۆش بووم و لە دڵەوە ینی هەستم کرد کە تۆ کەسێکی لەو کەسانەی کە ئەزمموی ژیانت هیەوەیە کە ئینسانی گوێی لێ بگرێ و ئەو ئەزممونە دووبارە بکاتەوە. سپاس دەکەم. تۆ خۆت با لەوە دەست پێ بکەین، خۆت دەر باسڵ خەڵکی هەڵەبجەی، هەر خەڵکی هەڵەبجەی. لەشە ساق بێ. مامۆستا چی دەڵێ لەسەر مناسەبەتەکە کە پێیان و تێستە چۆن بوو؟ زۆر باش. ئەزمموونێکی ئەکرێ بڵێین تاڵۆ هەیە، ئەوەی مامێ منەڵێ ینی گەرمیان و کوێستانی زۆرت کردبێ، وەکو دەڵێ تاڵی ڕۆژگارە چەشت بێ. پارێزگای سلێمانی لەسەر تۆماری قوتابخانەکە نووسیبووی بە خەتی سوور نەشکرك على الدرجات التي حصلت عليها. لەبەر دوای ئەوەش هەر لە کۆناغی دواترا ینی لە ئامادەیە بۆنبوونە ئەو کاتە لێرە یەک ئامادەیە بوو، یەکەمی ئامادەیەکەش بوو تا کیمیاییەکە کە ڕۆشتینە ئەو دی ینی دوای کیمیایی هەڵەبجەوەوانە دیدی لەوێ زەحمەتەکانی من زۆر دەستیان پێکرد ینی بەڵام من هەمیشە لەگەڵ خوێندنەوە و نووسین و بێکردنەوە ئەم بابەتانە بۆ ینی سەختترین ئیشەکانی ئێرانم ئەنجام داوە. یعنی ئیشانێک ئەگەر ئێرانیەکە دیار توانیایە بیکە نەیانەدا بە
يعني تصورك الروجانا قلابي قرب قلتها كشتي شي اعلان يعني حوس هاوين اوم كردو بلام لكاتي اصلاحاتي وراك كتاب مخلنها يعني لبيرم دي ورزي دسكني كرينو نوب باشا عاوزاش عاوز ساعد اجنو بمروش تاعي السيد واوي خو ما كنتش خويني دسم بكوكا كانوا بربريسكي خوالكوت باشا سكن او هل او روجي او لبيرا كانت من مالوا شعر بنوسي او كان دخل الشعر بنوسي وشنو حتى شانوري ما بطرق لا يعني لو كان شاركت بشكل واحد عزت كم جاء الشعر بنوسي كانت مواد يقول لك شركات خلقت مصاوبه نكوا دفتر كما يصل ما كما هنا شركات من بلا تمام اللي بيخدم مو يعني وين بيخدم انا ما قلت دواي سكر ولا طبعا بالقبال شعري مناضي فرز صوت شو كتب انت من فرز صوت كان فرصه شو ما كان هذا الشعر بسيبه الشعري كشو غير انا دبي كوتش كم كيتشا مواف كوتش باكم وام جاريش ابي كوتش كم ابي برو ابي تشيب كم شو كوتش باش ما اتاكو هم هەتا کەنگێ بێ لە پێلەرزا هەنگاوە کان هەڵهێنمەوە هەتا کەنگێ بێ بالێفا سەرنێمەوە هەتا کەنگێ لەناو کوڵی کاتی شەوە ئاسمانی کارتون کاتەوە دەسرازم و بملاوێنێ هەتا کەنگێ لە بنباڵی گابەردانی وڵاتی خەڵکا لە بنباڵی گابەردانی وڵاتی خەڵکا ڕەشمانی ڕەشمم تۆقێنێ وا ئەو شارەی لە ئامێزیا بۆ یەکەم جار بانگی خوایان مەگوێ مادا با هۆزەی فێریان کردم هەرگیزتم نەمفریوێنێ بەرەو کوێ بێ سەری گویسی پێچاپێکی دووری ڕێگەم من نازانم کەچی هێشتا لە پشتمایە توێشە بەلەم ئەشێ کە من سوتاوێک بم کەچی هێشتا بۆ پەنای گڕ خانا بەرم ئەشێ کە من تینوویەک بم کەچی هێشتا بۆ بیابان بێ ڕێی سێبەرم کەسێ نەبوو بیستێتی هاوارەکەم من چۆن و بۆچی من کۆچ بکەم هەر کۆچە و کۆچەن هەر کۆچ دیارن هەر کۆچی کوردن دایک وەبارە سپاس مۆناڵێکی 15 ساڵی یانیەوە ئەو خۆراکەتی من خیلی هەموو یانیاتی خیاڵی وێن هەموو ڕاستەکەی تەجربەی ژیانیش معناتیش ئەو کۆچانی کە ئێمە کردو قۆناغاڵ یانی باشە ئەوسا ئێستا وەکو شاعیرێک گەرکیزم بتومان نەناسیوە هانی ئێستا وەکو نووسەرێک وەکو ڕاگبیرێک وەکو مفەکرێک تۆ دەناسی بەڵام وەکو شاعیرێک تۆمان نەناسیوە ئێستا شار دەنووسی ئێستاش دەنووسی بەڵێ بەتەمەن خواپیکە دیوانەکەم هەر لەو کاتەوە تاریخا خەریکە کۆکردنەوەی وتم دەفتەرێکم پێوەی بە خوێنەکەشەوە تەمەنی 35 ساڵە بەردەوام چووەتە سەری یانی شەری چووەتە سەر و لە کاتی خۆی ئەزانی من دەوتی و پێش ئەوەی یعنی بە فکر و ئەوانە بناسم کە هەر فکری پێدانم هەبوو بە ئەدیب و شاعر ناسرام یعنی فستیڤاڵەکانی هەڵە بجا بەردەوام شەعر بەخوێندنەوە هەتا سیدیم هەبوو کاسێتی ئەو قۆناغە یعنی خەریکی شەعر نووسین بوو یعنی تا ڕادێکی ڕۆشتم دوای وەک مەشغوڵ بوون مبارەکانی تر بەڵام بۆ خۆم هەر ئەینووسم یعنی ماوە باشە مامۆستا تۆ ئینسانێکی لەو ئینسانانەی کە لە چ سەردەمەکە سەردەمێکی زۆرێک لە سەڵتی بوونەوەیە بەڵام پێشە تۆ بەشێ بڵێ کەمێک دووری لەمەوە توێشە لەنێو وڵاییدا دەگەڕێیت هاتووی بەم نەوەدەیەکی گوێ لێ دەکرد پێیان بڵێ چی ئەمەیە پێیان بڵێم کە مرۆڤ هەر ئەوەندە بەس نییە کە خوددا بێ بۆ مرۆڤەکانی تر پێویستە باش بێت بەمە ژیانی ئاشتیانە دروستە بێت ئەبێ ئەو هەنگاوە بنین ئێمە کۆمەڵگەی ئێمە بێ ئەو هەنگاوە بنین یعنی ئەوانەی بە شێوەیەکی مانادار لە من جیاوازن ئاخر ئیسا ئەگەر کەسێک بێت تۆزێ ڕەنگی لە من تۆقتر بێ یا تۆزێ لە من قەڵەوتر بێ جیاوازیە بەڵام جیاوازێکی گرنگی مانادار نییە بەڵام ئەو کەسەی گیری لە من جیاوازە ئەو کەسەی نەتەوەی لە من جیاوازە ئەو کەسەی چینی لە من جیاوازە بۆ نمونە ئەگەر من دەوڵەمەند ئەو هەژارە باشە ئەو کەسەی لە ڕووی تەمەنەوە توێژەکانمان جیاوازە بۆ نمونە گەنجێک پیرێک مناڵێک یانی لەگەڵ ئەمانەیە هەر هێندە بەس نییە کە ئێمە خراپ نەبین بۆیان بۆ نمونە پیرێک هەر ئەوەندە بەس نییە ئێمە خراپ نەبین بۆی کە ئەڵێم گرنگەوەی من خراپ نەبوو بۆ مرۆڤەکانی تر بەڵکو ئەبێ باش بین بۆیان مناڵێک نابێ هەر ئەوەندە بێت کە خراپ نەبین بۆی ئەبێ باش بین بۆیان ئەو کەسێک کە دیانەتەکەی لە من جیاوازە هەر
نییە من حەکم نییە بەسەر یاخی باشە ئەبێ باش ببووی ئەمە یەکێ لە پایەکانی ئاشتیە یعنی حاسەکەی من سپیگەی ئەمڕۆ یەکێ لە ماوەتانەی ئەمەیە یعنی ئەمڕۆ ئەمێ قسەی لەسەرم یعنی هەژارێکەوە نییە من حەکم نەبێ بەسەر هەژارەوە من بۆزم باشە ئەبێ باش ببووی دووڕەگەز یعنی پیاوێک بۆ ژنێ هەنێ نەبەز نییە کە خراپ نەبێ بۆ ژن یعنی ئەبێ باش بین بۆ یەک بەمە پێکەوە ژیان دروستە بێت کە ئەمە بنەمای چاکەکردن و لە ڕاستیە چاکەی کۆمەڵایەتی بنەمای ژیانی ئاشتیانەشە ئەمە یەکێ لە بنەماکانە ڕاستەکەی بنەمای دووەمیان بریتیە لەوەی کە ئێمە ئەبێت دەستکاری پەیوەندیەکانی خۆمان بکەین بە شێوەیەکیشی لەم کۆمەڵگا زۆر پەیوەندی هەیە سێتا پەیوەندیەک هەیە کە هی منە بەڵام کۆمەڵگا بەم پێبەخشێت بۆ نمونە دەسەڵات هەر جۆرە دەسەڵاتێک بێت دەسەڵاتی سیاسی بێت بۆ نمونە ناوداری بۆ نمونە مڵکیەت باشە ئەم جۆرە پەیوەندیان ناوناو جۆری پەیوەندی یەکەم هەتا بەشەکەی من زۆرتر بێت لە بەشی ئەوانی کە بکاتەوە هەتا من دەسەڵاتم زۆرتر بێت لە بەشی ئەوانی کە دەسەڵات کەم بێتەوە بۆ نمونە ناو شاری هەڵەبجەیە هەتا من مڵکم زۆرتر بێت لە مڵکی خەڵکی کەمترە بێتەوە باشە هەتا من ناوبانگم زۆرتر بێت لە ناوبانگی ئەوانی کە یەتە خوارەوە بەڵام جۆرێکی ترە پەیوەندیمان هەیە هەتا بەشەکەی من زۆرتر بێت لە بەشی خەڵکی کەمتر ناکاتەوە بۆ نمونە ئاسایش بۆ نمونە ئەخلاق بۆ نمونە دادپەروەری بۆ نمونە زانست هەتا من زانابووم لە زانابوونی تۆ کەم ناکاتەوە باشە هەتا من مهرەبانم لە مهرەبانی تۆ کەم ناکاتەوە پەیوەندیەکی سێمیشمان هەیە پەیوەندی سێمیان پەیوەندی خۆمان لەگەڵ خۆمان من لە ناخی خۆمان لە ئاشتیا بژین من ئەمەیە بڵێم لەناو ئەم کۆمەڵگەی ئێمە پێویستمان بە دەستکاریکردنی پەیوەندیەکانی خۆمانە بە بنەمادانانی پەیوەندیۆری یەکەمە بگوازێ بە تۆی تۆ ئەگەر وانەکەین ناتوانین پێکەوە بژین ئەگەر وتکەبێتە بنیانێ هەمیە باشە ناتوانین ئاشتیانە ماوەڵە لەگەڵ کتاب بکەین کەواتە ئەو پەیامەی کە من هەمە لێرا پێڵێم جا لە ئەزمونەکانی خۆم کە هەنێکیان بۆ باس بکەم ئەوەی کە عەرزم کردی کە چۆن هاتبوو چەند هەندێک سەرکەوتنەکانیش ئەوەی کە پێوترێ سەرکەوتن باس بکەین ئەچەند پێ وایە سەرکەوتنەکانی من هیچ کەسێکی خۆمان نییە پێمان بەخشاوە ئەگەر بەدەست خۆمان وایە لە ئێستا خۆمان سەرکەوتووتر دروستە کرد یعنی دەتەوێت بەمنەوەی ئەمڕۆ بڵێ چیتر خواستنەوە بێنن دەست بە کڵاوەکەتانەوە بگرن بابانی بە کڵاوێکی گەشتڵانی شرافەکاری بێ هەر بۆ باشە بانی بە ئەگەر چاکیەکتان پێوێ لەگەڵ ئەوانی ترا ئەبێ بەشی کەم وێ کۆتایی گوتەکەم مەقولەیەکە کاتیگۆریەکە ینی سنوەرگی تۆ لەکە باڵ ئەو کاتیگۆری خۆمە وتۆمە مامەڵەی هەر کەسێک لەگەڵ ئەوانی تر هاوشێوەی خۆیەتی ئەوەی دژمنە بە ئەوانی تر دژمنی خۆیەتی مامۆستا سەردەمێکە سۆشیەل میدیا زۆر یاریگەری هەیە لە کۆمەڵگەیە سۆشیەل میدیا و زۆرە کۆمەڵایەتەکان بە شێوازێکی گشتی زۆر جار جۆرێک بەچاوێکی ڕەخنەیەوە لێ دەڕوانێت ئێمە چۆن لەم سەردەمەدا بتوانین ینی کەڵێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان وەربگرین و بکەینە هۆکارێک وەسیلەی بۆ چاکی گشتی سۆشیال میدیا تەکنۆلۆژیا من کۆرسەکەمەیە لەسەر فەلسەفەی تەکنۆلۆژیا بە شێوەیەکی گشتی لەوەش با بڵێن ئینتەرنێت و سۆشیال میدیا هەیە یعنی ناتوانین مامەڵەی لەگەڵانەکەی بابەتێکە هاتەوە ئایدگەر ئەڵێ بەرەکانی یاوە ئەوە بەرهەمەکەیەکی هەیە یعنی هیچ کەسە ناتوانێت بڵێ نابێت بێت بەڵام لەگەڵ ئەوەشە فعلان دیوی ئەرێنی هەیە دیوی نەرێنیشی هەیە بدڵنیایەوە قسەی نەریتی تەقلیدیە بەڵام بوتر لەوە ئەرزەکەم یعنی من پێم وایە بریان نەبوایە من خۆم پێم وایە بریان نەبوایە بەڵام دوازار هەیە ئێمە ئەبێ هەوڵ بین سوودی لێبینین فەلسەفەی من لەم بابەتە ئەوەیە من نەبم باش لە تەکنۆلۆژیا تەکنۆلۆژیا ئامرازەی بەدەستخۆم زانی سەیمە من بەش لە تەکنۆلۆژیا یعنی ئیسا مۆبایلەکەم منی کردەوە بەشە لە خۆی تەکنۆلۆژیا لە ئامراز دەرچووە لەبەر ئەوە بمانەوە نەمانەوێت بەتانەتەکنەوەی نوێ لەناو مایە غەرقن ئێمە ئەبێ ڕووگار پێ بێتین ئەم سێ سەرنجڕاکێشە ینی کە دەڵێی بریان نەبووە ینی بریا ئێمە لە خۆراکی خۆماندا بماینایەتەوە یان ئەم پێشکەوتنانە بریا زووتر بێ بەم پێشتە نا بابەتەکە بە وەچوو من دوو لایەنی هەیە مرۆڤ مەخلوقێکە ئامراز دروستەکە وەسایلی هەبوو بە دەرەجای مێژوو ینی جوتیارێکی بێڵ و خەگەنازێک هەیە بۆ ئیشی پێکردەوە ئامرازە کێشە ئەوەیە باوەڕ بۆ قسەی هایدگەر هەیە ئامرازی تەکنۆلۆژیا ئامراز نییە گەورەترە لە ئامراز ئێمە لەناو خۆیان قوتەیە مۆزدا ئێمە لە قۆناغی ئامراز سنتەری خۆمانە بمانایەتەوە وەکو مرۆڤ ئەو کاتە پاکێ بوو بەڵام کێشە ئەوەیە ئێستا لە ڕاستیە دەبێت بۆ خۆمان بمانەوێت لانی کەم ئێمە بینە ڕۆبۆت ڕۆبۆت ینی ئاگایی نییە ڕاستە
مرۆییان نییە لەبەرەوە ئەگەر ئێمە لە قسەدانیا بەداخەوە پێکمان ئەمە قۆزاقی وەرچەخانە من دەزانم مرۆڤاتی ئەمە تەحمل ناکابێ وەرچەخێ بەڵام بەم حاڵەی ئێستایەوە بریانە وایە باشە ماوەسا جارێک لە پێنیوایی هەیە لەنێو گەنجەکاندا تۆ ئاماژەو بەوە کرد بە سەرەتای بەرنامەکانێک باس لە حاڵەکانی ژیانی خۆ کرد چی بە گەنجانی ئێستا دەڵێ لەبارەی هیواوە لەبارەی ژیانەوە سکە ئێمە دوو پایە گەورەمان هەیە یعنی مرۆڤبوونی ئێمە بەوە بەستراوە یا بڵێن سێ پایەمان هەیە یەکێکیان عەقڵانیەتە من داوام لە گەنجانەوەیە زۆر عەقڵانە عەقڵ ناز بن و عەقڵیش بەکاربێنن دووەمیان بریتە لەوەی ئێمە ئەوەی کەیمە بڵۆمانە وجدانە یعنی نابێ بە هیچ شێوەیەک دۆخی لەناو کۆمەلگەی ئێمە بخڵکێ وجدانمان پێپەڕێنین ئەبێت لەناو وجدانی کۆمەڵان بێنەوە سێمیان هیوایە هیوای معقول هیوا پاشگرێکی هەیە هیوایە کە ژیرانە بێ ئیسە من هیوامەوەی بفڕم لەی ناتوانم هیوایەک لەناو چوارچەوەی عەقڵانیەتە واقعی بێ بە دیاریکراوی واقعی و عەقڵانی بێ هەر فەیلسوفەکانی هیوا ئەخرەوەیشی سکایەکی بکەیە فەیلسوفەکانی هیوا ناویانێن هیوای معقول معقولە بە کولی خۆمان ئەوێ معقول بێ یعنی دوایە ئەمە بووین بە بەشێک لە کۆمەڵگەی ژیانی یان هێشتا هەندێک بەها زۆر بەیە لەگەڵ کۆمەڵگەی ئێمەدا ماون سکە کۆمەڵگەی جیهانی با بڵێن جیهانی مۆدێرن با نزیک بکەینەوە یعنی دوو ئاستە ئاستێکی کوڵ و ستراکچەر بناغەیی ڕیشەیی و ئاستێکی سەرخانی ڕاستێکی کۆمەڵگەی ئێمە لە ئاستە ژێرخانەکانی یعنی بنە ماقوڵەکانی مۆدێرنەمان وەرنەگرتووە عەقڵانیە پێیەکە لە ماڵەکانەیە مافی مرۆڤ پێیەکە لە ماڵەکانەیە مامەڵەی مرۆیی باشە وەرچەخانی عەقڵی ئەومان وەرنەگرتووە بەڵام سەرخانەکەمان پێگەیشتەوە تا بەرەکانی تەکنۆلۆژیا بەکارهێنین ئەوە کۆمەڵگەیەکی ئەوەی کەوتێ کۆمەڵگەیەکی بەکاربەری یعنی بەرهەمەکانی سەردەمی نوێ بەکارهێنین بەڵام نەچون پوڵە یعنی ئێمە لەناو دەریایە کامەلاکن بەڵام بە پوڵایی سانتیمەترێک چەند سانتیمەترێک هێشتا لە ڕووگەشای باشە ئەم ڕووگەشی بوونە واناکە کۆمەڵگەکەشمان کۆمەڵگەیەکی ڕووگەش بێ بەڵێ ئەم ڕووگەش بوونە واناکە کۆمەڵگەکەشمان کۆمەڵێکی ڕووگەشی بێ سەریا ڕووگەش بێ بە ڕووگەش زۆر کاریگەرە بێ ینی نمایش تێیدا ساڵە جاستێک دەتوانم قسە لەسەرکردنی ئەوێ ڕوونە وازانە هەموو مرۆڤێکی عاقڵ لەناو کۆمەلگای بیر بکاتەوە وازانە بەڵام سێکە ئێمە سەرمایەکمان هەیە سەرمایەکمان کە بریتێ لە کولتوورێکی کوردی نەتەوەیی ئاینی کوڕ کە دیوێکی ئەخلاقی دیوێکی فکری و حکمەتی کوردیانەی تایە و دیوێکی عەقڵانی و شیرانەی تایە و ڕێچکەیەکی پەروەردەییشی تایە ئێمە ئەگەر بزانین مامەڵە لەگەڵەوە بکەین لەم دۆخەیە ئەتوانین پشتی پێ بەسین هەر یەکێ لە ماڵەکانی ئەوەی ئەمڕۆیە ئێستا لەنامە دەیبینی ینی سەرکە ئەوەیە بینی یعنی ئەو گەنجانەی کە دێن لێرە قسەکەن یعنی قسەی چیەکەن قسەی کولتورەکەکەن یعنی ئەو کوڕاتۆ باسی بلێش دەکا بلێش نیە کۆمەڵگەی ئێمە یعنی لەبەرەوە ئێمە ئەگەر بتوانین سوود لەو کولتورە بێنین بینین بە دڵنیاییەوە ناخۆتین بەکراوەی لەگەڵ سەردەمینویە ئەو کردین یعنی ئەوسا لە چەند دێڕێکە قسەکانت و بکەیتەوە وەکو دەڵێ شریکی عمری ڕابردوو بێنیتەوە بەرچاوی خۆت و هەمووی فخر بکەیتەوە و بە خەڵکی بڵێ چیان پێ دەڵێ بەڵام چی پێت بۆ ژیانی خۆیان چۆن نەڕوانیە ژیان سەرکە بەوە چوونی من ینی ڕابردووی ئێمە نەڕۆشتووە ئێستا من کە دێم تەمەنێکم کردووە ئەزوری بەم گەنجەکانێکیانەوە ڕابردووی منە بەڵام نەڕۆشتووە بۆ تا دێم بێوەیانە من داوا لە خەڵکێکم ئەو ڕابردووە لەبیر نەکات ڕووی عاتیفیەوە سۆزیەوە لە ڕووی بۆڕوانینەوە ئەزمونانێکی گەورە لەو ڕابردووە هەیە ئەوەی کە پەیوەندی بە ڕابردووە هەیە ڕاوی تۆ بریتە لەوەی کە بە ئاگایی لەم سەردەما بچین بە ئاگاییەوە بژین تەسلیت نەبن لەگەڵ هەمووانە نەڕۆن خەڵکی هەرچی کرد منیش واکەم یعنی من تاگیرە خۆم بم بڕیار نییە خەڵکی بڕیارم بۆ بە ئەجێمان نایەڵە زۆر جار کە لە بەدڵنیاییەوە ئەوانەی کە لە ڕووکەش ئاسوورنەوە تۆ بێتە قوڵایی ئێستا کۆمەن یعنی وەکو خەڵکی تر سۆشیال میدیاوەی کە باس کرد بەکار نایەن من تێ نەپسراوە بەڵام بەدڵنیاییەوە من تەکنۆلۆژیای باشتر ئاسم لەوانێکە بەکارهێنم ئێمە
ئێمە ئەبێ بوەستین هەنگاوێ بینە دواوە سێکێک زای چی بۆ ئێمە هەیە ئەم سەردەمەشتی پێ بۆ ئێمە یعنی تۆکانی تخوایان کردو ئێمە کوردیش دەبێ وا بکەین بەڵام ئەبێ خۆمان بین ئەزموونی ژیانی مرۆڤەکان لە خۆراقێکە بۆ خۆراقێکی تر بەکرێ شەی بکرانی بۆ بڵێنەوەی کێم مرۆڤەی کرد لە ئەزموونی بۆ نمونە جیلی ئێوە جیلی پێش ئێوە وەربگرت بە دڵنیاییەوە جیاوازی هەیە حەزەتی عەلی قسەی حەکیمانەی هەیە لە مناڵەکانتان بۆ سەردەمی خۆیان پەروەردەکەن بەڵام دوجار شتی هاوبەشیش هەیە ئەگەر شتی هاوبەش نەبێت یەکتر ناگەین ئەوە نیە قسەمان لێ بێتەوە ئەوە نیە پشتیوانیەکەی باشە ئێمە ئەبێ ڕێزی توانەکانی ئەوان بگرین ئەوانیش لە ئەزموونەکانی ئێمە سوودبەرن ئەزانی من هەمیشە وتومە فەلسفەی وەرگێڕان چییە بۆچی خەڵک شت وەرەگێڕن کتێب وەرەگێڕن لەبەرەوەی ئەو شتێک کە خەڵکێک ئەزموونی کردو پێویست ناکات بە دووبارەی کەمەوە یعنی ئەوەی کە من ئەزمون کردو پێویست ناکات گەر دووبارەی کاتەوە ئەوەی من وەرگێ یعنی بەڵێ بەدڵنیاییەوە شتی هاوبەشمان هەیە ئەتوانین پشتیوانی ئەتوانین پێکەوەژیان دروستکەوەی پێدەچۆتاوە سپاس دەکەم زۆر سپاس